بەڵێ ساڵتان لەبێت بینێرانی پایتەخت میدیا، من ئێستا لە گوندی شەناخەی سەرباناحی سەرگەڕانم. وا دیارە کەمێک پێش ئێستا گرژی و ئاڵۆزی لە نێوان سوپای عێراق و جوتیارانی گوندەکانی گابەڵەکە و سەربەشاخ و خەرابە و پەڵکانە دروست بوو بەهۆی کە هاتوون لەسەر زەویەکانی خۆیان کار دەکەن. سوپای عێراقیش ڕێگریان لیان کردو و ناهێڵن لەسەر زەویەکانیان کار بکەن. ئەگەر وێنەگرەکە هاوکار بێت ئەوەی دەیبینن دوو هەمەڕی سوپای عێراقا پشت و پێشی تراکتۆرێکی جوتیاری کوردیان گرتووە و ڕێگە نادەن بە هیچ شێوەیەک لەسەر زەویەکی کار بکات و زەویەکی بکێڵێت. من بۆ وردەکاری زیاتر لەسەر ئەم گرژەیە کە ئێستا دروست بوو دەچمە لای جوتیارانی ئەم سنوورە تاوەکو بزانم سوپای عێراق ئامانجی چێکە بەردەوام ڕێگریان لێکات. کاک دەشتیاغا ساڵ دەبێت ئەگەر بفەرموویت کاک دەشتی ئەوەی سوپای عێراقی کا بەرامبەر و پێت پاوانیە زوڵمە؟ ئەکید زوڵمەوە جاری یەکەم و دووەم نیەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە شەو ڕۆژ هاوار دەکەین دەنالێنین لە دەست سوپای عێراق لێرە. بەڕاستی زوڵمەکی زۆر گەورە لە جوتیاری کورد دەکەن لەو مەنتیقەی. ئیدی خەڵکەکانی مەژە و مەسوولینی کورد بەڕاستی هەموو بێدەنگە لەسەرەوە وەزایی داوایان لێ دەکەین بڕێک بەخۆیان دابچنەوە ئەگەر میلەت نەبی ئەوان چنینە. ئەوڕۆکە بە خۆت بە چای خۆت دیدەوە تەرەکتەرەکانیش دەکەن بە هەمەری هەر تەرەکتەرێک و دوو هەمەر پشت و پێشی گرتیە. خەڵک دەرەقەتی جێیشی عێراقی نایەن بەڵام کۆڵیش نادەین. ئەوە ڕۆژانە دووبارە دەبتەوە هەتا داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. کاک دەشتیاغا ئێوە خاوەن مافن یعنی لە کاتێکە ئێوە ئێستا بەپێی یاسا بتوان کار بکەن سەدەویەکانتان؟ ئەکید خاوەن مافین. ئەمە هەموو تاپۆی ڕەشمانەی زەمانی مەلەکی عوسمانی ئەی ساڵەکانی دیکە بەڵام پێشترێ ڕژێمی گۆڕ بە گۆڕی بەعەزە و خەڵکەی تەرحیل کردیە عەقدی لە بۆ عەرەبی بەدوو کردێ لەسەر ئەو زەویانەی ما بە قەراراتی مەجلیس قیادەی سەورە. بەڵام ئێستا کە وەکو بە قانونیەن قەراراتی مەجلیس قیادەی سەورە لە پەرلەمانی دەنجی لەسەدا درا و ئیلغا کراوە. ئێستا کە لە جەراید نەشر کرایە دەبی بسە بواری جێبەجێکردن هیچ بیانوێک نییە جێیش بێ ڕێگری لێ بکە. بەڵام دیارە ئەمە بێ کەسی کەس لە قیادەی کورد کەسێک نییە بە جواب بێ لەسەر میلەتی خۆی. سەرچاو من دەمەوێت جوتیارێکی تر بگرم وا دیارە ئێستا کۆبوونەوەیەک لە نێوان سوپای عێراق و جوتیاران ڕوویدا کەسە کۆبوونەوە کۆتاییات. من دەمەوێت کەسێک وەرگرم مام حادی سڵاو لێبێت. خێم بەڵێ سەر کۆبوونەوەتان کرد لەگەڵ سوپای عێراقا چیان بە ئێوە؟ سوپای عێراق دەرێ مەجال ما بدەنێ 5 ڕۆژ 3 ڕۆژ گوتم کاکە 5 ڕۆژ لەو خاترینگ و گوتی شەکەلەکەت محافزی ژۆ جاگەر تەلەفۆنمان لەگە کە هەندە قسەمان لەگە کرد و تەلەفۆنەکەیان قەپات کرد. ئەوە گوتمان یان بار دەکەن یان پاشەو 5 ڕۆژە ئیش دەکەین. پێشتا نایە دەرە قڕا ئەمر پێ نیە کە ئەمر نییان گۆی شێ بکەن کە ئەمر ژنێوی معناوێ نابی شێ بکەن. تەرەکتەرەکان گوتی دەبینە مرکزی دوای گوتم کاکە دەبینەوە گوندی تەرەکتەرەکانیان ئەوە کردو. ئێستا ژارامایە جەماعەت چ ڕێیەکی بدەنەوە لەگەرەوە ڕێی جەماعەتی دەبنەوە مرکزی ئەوە تکاگوەلی تەبلیغ کردیە تەرەکتەرەکان بە مرکزی لەماوەی ئەم 15 ڕۆژەکە لەسەر زەویەکانتان نەکێڵن و ئیش نەکەن لەم وەرزە زەرە ناکەن. بابا وەرز نما خەلاسە مە تۆ خەرچی تۆکردنی نما ئەمە بریاگە تۆ بکەن ڕابۆستن ئەو 5 ڕۆژ ڕابستین تۆ نما نا وەختی تۆکردنی نما ئەوەی سوپای عێراقێکا بەرامبەرەوە ئەمە دەمانەوە ئیشی پاشی ئەو ئارەمەیە ئیشی دەرەوە ئیشەکانی کە بکەیت دەرێ دەکاتن تۆ شۆی دەبرین ئەو ئیشان دەکەن تازە وەختی تۆی نما مەوسمی نما. ئەوەی سوپای عێراق بەرامبەری وای کە ئەوە لە بەپێی یاسا پۆلیس بابا یاسای چی و عاری چی خۆ ئەو ئیشە عایدی شورتەیە عایدی زەراعەیە ئەوە ئێستا ئەوانە علاقەی بە سوپایەوە نییە سوپا ئێوە نینێ ئەوەیە یەک کەلیمە بەیە پێت دەوەستم ڕاناوەستم بەخێر سەر چاو هیچ یاسای قانونێک نمایە تەواو ئەوە دەست و بێدەستە دەست و بێدەستە هەمەر هاتە پێش ئەوەی و پێخۆی زەلاممان لە من تای هەمەری درێژ بنەدی تەسویر نەکردێ تاوەڕەوەندە دەکرێت ئەوش بەردەوام دەبینەوە 5 ڕۆژێ وا بەزالیان داینی ئەوان لەگەڵ سوپای عێراق کرد بوونەتەوە کۆبوونەوەیەکان ئەنجامداوە. سوپای عێراق داوای کردووە کە لە ماوەی 5 ڕۆژان مۆڵەتیان پێ بدرێت تاوەکو نووساوی دەست بەکاربوونی جوتیارانی کوردیان پێ بگات بەڵام جوتیاران ئامادە نین بە هیچ شێوەیەک لەسەر زەویەکانیان بکشێنەوە کاری خۆیان بکەن. ئەوەی دەیبینن کۆبوونەوەی جوتیارانە لەم سنوورە
ئامادەنین بە هیچ شێوەیەک لەسەر زەرەکانیان بکشێنەوە. من دەمەوێت مختاری ئەم گوندە وەرگرم کاک محەممەد تا دوێنێ مختار و بەڵام بەهۆی ئەو زوڵم و ستەمەی کە لێی دەکرێت دەستبەرداری مختاربوونی ئەم گوندەی ڕاگەیان کاک محەممەد ساڵ دەبێت گەر تێرە هەرێک نەبێت بۆم باز بکە بۆچی واز من ناتوانم زڵم قبول بکەم بڕیاریشم داوە قسە بۆ ئەلام نەکەم تازە بەس بۆ کاک بۆ ڕووداوم کرد بمبوو لە قسە ناکەم لەبۆی من ناتوانم زڵم قبول بکەم و من مختاری و مەسەلی منطقەیەک بم ئەو زڵمەش لەسەر خەڵکی من بکرێ سپاس. دەستبەرداری پۆستەکەت بووی؟ بەڵێ بەڵێ وەستیە ئەوە خاکە دەستبەرداری ژیانی خۆشم دەبم لە پێناوی ئێمە کۆخ دنیا شەهید بانداوە لە پێناویم خاکە پۆست چ قیمەتەیە من کابراکی کەم نیمە لە پێناوی پۆستەکەم من منتەکەم لە پۆستەکەم لە پێشترا من کەساتیەکم دیارم دیفاع لەو خاکەم دەکەم دەریش بکرم هیوادارم خەڵکی تریژ وەک من بێ. کاک محەممەد ئامادەن تراکتۆرەکانتان نەخێر چێ دەی بابا بۆ خۆی بیبە ئێمە لە شوێن خۆمان ناڕۆین ئەم مەوزوعاتە حەل نەکرێ ناچێ من ئەمەسە بۆ خۆم قسە دەکەم بمبورە لە بۆی من ئەوە خەڵکی ترێ دەتوانین وێرەدا. کاک فەرهاد ئەگەر باسی بۆ بکەیت ئەمە کاری سوپای عێراقی کە بەرامبەری وایکا لە کاتێکە پێویستە شتوپال و پۆلیس بەم کارە هەستێ پێتاوانێت سوپای عێراق زوڵمتان لێ دەکات؟ وڵای کاری سوپای عێراق ڕاونان داعشە دیارە ئێمە داعشین بۆیەوە ئەو زوڵممان لێ دەکە بە چاوی داعشی سەیرمان دەکرد قەومیەتی وان نینە ئەگە قەومیەتی وان باە بە یەک چاوی تەماشای ئێمە دەکرد بە زێرە من داوا لە هێزی پێشمەردەگە دەکەم تێگەی ئێوە خەباتان کرد لە بۆ خاچی کوردستان یعنی جەنابی سەرۆک بارزانانی ئێمە ئەوانەی کە لەو زوڵمانە لێرە لێ دەکرێت کوڕی و برای و کەس و کاری تۆی نینە کار لێ دەکەم لەسەرمان بە جواب بەرە ئێمە وەکو داعش لێرە سیر دەکەن هیچ نەبیتن قوتێکی پێشمەرگێ لەگەڵ جێشی عێراقی تەنسیق بکەن ئێرە سرف کوردیا بێ ئەو منتخانە یعنی تەنسیقی بینی جەیش و کوردەکەی بکرێتن ئەلێرە و جەیشەمەی پێ ناپارێزی ڕقی لە ئێمەیە یعنی وەکو چاوەکی دوژمن سێری ئێمە دەکە ئەجینا ئەوە کاری جەیش نییە و کاری زراعەیە و کاری پۆلیسیە. ئەگەر سێری و تراکتۆر بکەیت پشت و پێشی هەمووی سوپای عێراقە ڕێگە نادەن کار بکەن ئەمە لە پای چی؟ ئەمە لە پای ئەوەیە کە بە چاوی دوژمن سێرمان دەکەم بۆی ئەو بەڵێ لە چاوی سێری چۆن سێری دوژمنی داعشی دەکەن واش بەو چاوی سێری ئێمە دەکەن ئەجینا فەرموکە یەک تەرەکتەرەکە ڕۆیانە و تەرەکتەری چووە ئەوش یاسای چێ یاسای شەمەڕەکانە یاسای شەمەڕی کە ئەوە بە تەنسیقی شەمەڕەکان هەست و کەوت دەکەن ئەوە جێشی عەلی عەواسینە جێشی ئێمە نینە. سپاس کاک فەرهاد من دەمەوێت جوتیارێکی تر وەربگرم کاک ئەحمەد سڵاو دەبێت بۆم باز بکە وتت لەبەرەوەی کوردین زوڵمان لێ دەکەن قابلێت خۆشیە بۆچی زوڵمەکان ئێوەتە لە زێ بە پەڕۆحمی عەرەبە کەس نارێتن یاربەتیشیان دەدەن شیمیایان دەدەنێ منە تۆمیان دەدەنێ لەو ئەو بەرز لەبەرەوەی کوردین و خاچی کوردانە خاچی باو با پیرمان پێنا ئەوەی کاک ئەحمەد قەرار نەبوو ئەمڕۆکەیەوە لە سزەوەکانتانیش بکەن؟ نەخێر قراوی وامان نەبووە قراوی وامان نەبووە ئێمە جارێتنی کەیتریش قابلم لەگە تووە کرد ئەمە دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکان دەکەن بە هەموو ڕەنگەکانەوە ئێمە کاو سوپایە هاتیە ڕێگریمان لێ دەکەن نارێک کامەی پارتیە و کامەی یەکێتیە و کامەی فلان نەحیزبە ئەمە وەکو کوردین بۆیە ڕێگەمان لێژیری دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمانەکان دەکەن کە و هەڵوێستە جوامێران و جوانیان هەبوو کە لە بەغدا قراراتی مەزل قیادە سەورە بە یەک دەنگ و بە یەک ڕێک هەڵیان وەشاندەوە ناردیان بۆ مسادقە کرا لەوەندەر دەنجی لەسەردرا ئەمجارە ڕۆی بۆ لای جەنابی سەرۆکی کۆمار لەوەندەر تەوقیع کراوە من ئەو ڕخۆم لەگەر جەنابی پارێزگار قسەم کرد ئەوە قسەم لەگەر کرد هاتووە دووبز من چوومە لای وتی ئێستا لەبەر دەستی محەممەد شیع سوودانیە ئەویش تەنفیزی بکاتون بێتە خوارە و بدرێتە جەریدە وتی دەڕۆژم لەسەر ڕاست بەس ئەم خەڵکە ئەوە نەوعد پێدراوە ئەوە نەوعد پێدراوە لەبەر ئەوەی ئێمەمانەوێتن ئەو بربەستە بشێتن. کاک ئەحمەد چەندێک زیانتان پێگەیشتووە بەهۆی کە ئەم ساڵ کارتان نەکردووە سەرجەکانتان بەهۆی ئەو ڕێگریانی کاک زەرەرەکانی ئێمە بە پارە ئێمە جێمە لە پارەکەی نییە ئێمە ئەمانەوێتە خاکەکەمان تعریب نەکرێتن ئەو زەرەرەی بە پارە کردومانە هیچ نییە بە قەیناکە ئێمە لە هۆی خۆمان ناکەوێت ئێمە کۆڵ نادەین بەهار برێت ئەم ساڵ نەکە ساڵێتر خۆی گەنمم نەکرد گەنمە شامیەکەم گەنمە شامی بەهاری ئەوی ناکەم خۆپایزیەکەی چۆنەکەوێت دەستبەرداری خاکی خۆ دەستبەردار نییە تو ئەوە لەوە بێخەم بەلەوە بێخەم بە ئێمە 8 ساڵەوە شەڕەکەین و ئەو خوێنەیە کەرکک دایە و ڕۆڵەکانی کەرکک دایان ئێستا لە تەنکەران بکرا بە ڕووبارێک دروست دەب لە خوێن ئەوە لە باپیر ئەمانماتەوە لە بۆ ئێمە
بە باپیرەمان حەل نەکرا بە باوکمان حەل نەکرا من وەسیەتم بۆنەوە کەشم کردو کێشەیە لەسەرە بێ کرد بەخێر بێ سپاس بینەرانی پایتەخت میدیا دەمەوێت جوتیارێکی تر وەربگرم لەم گوندە برا سڵاو لێبێت سڵاو لێبێ برا والله ناتم بسكن برا بۆم باسکە بۆ چیتە بەردەم تێکتەرێکە و پاڵکەوتیت يا اخي راقت لي ما تنتي راقت انا واش ما نكدو رامك دواني كده بۆ نیانێشیش بکەن ناني جو لو قرنا زول دي كان ويتس كترني چەندێکە ڕێگریتان لێکەن لو سالك بقول دو عفدوه لا دو عفدوه ايش معنى عفدوه ممنوع ممنوع کۆرەین تۆە لا وين هم مي باركين هم ياك چەند زیانتان کردووە لەماوەی والله بتشن بيع حساب زيان سند زيان حساب ذكري او خلك فقط تسنى فداني لي خمان دشتين يقني انا ورشنيا بینەرانی پایتەخت میدیا ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ دەمەوێت دیمەنی ئەو تراکتۆرەتان پێ پیشان بدەم کە پشت و پاشی ئەو تراکتۆرە لەسەر ئەو زەویە گیراوە سوپای عێراق ڕێگە نادات جوتیارانی گوندەکانی ناحیەی سەرگەڕان لەسەر زەویەکانیان کار بکەن ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ من دەمەوێت نزیک بمەوە سوپای عێراق ینی بەچڕی لەم گوندانە بڵاویان پێکراوە هێزەکانیان لەسەر زەویەکان جێگیر کردووە لەسەر زەویزاری جوتیاران جێگیر کردووە ڕێگە نادەن بە هیچ شێوەیەک کار بکەن ئەمەوێت باسیەوە بکەم دوای ئەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی برارەکانی بەحسی پەسەند کرد دواتر لەسەر سکاڵای چەند لایەنێک لە دادگای فیدراڵی ئەو پرۆژە یاسایە ڕاوەستا بەڵام چەند ڕۆژێک پێش ئێستا دادگای فیدراڵی ئەو پرۆژە یاسایی بە یاسایی ناساند و سەرۆکایەتی کۆماری عێراقیش مەرسومی بۆ ئەو نووسراوە دەرکرد بەڵام تاوەکو ئێستا نووسراو نەگەیشتەوە بە هێزە عێراقیەکان بۆیە تاوەکو ئێستا ڕێگری دەکرێت لە جوتیارانی گوندەکانی ناحیەی سەرگەڕان بەهۆیەوەی کە لە ماوەی ئەم ساڵ زەرێکی زۆریان کردووە ئەوان دەڵێن ئەگەر بێت و لە ماوەی ئەمدا 15 ڕۆژەیە کاری لەسەر زەویەکان کار نەکەن هەر جوتیارێک نزیکەی 40 بۆ 50 ملیۆن زەرمەند دەبێت و داوا لە بەرپرسان و لایانی پەیوەندیدارەکان تاوەکو بێن بەدەم کێشەکانیانەوە ئەم کێشەیە لە بنەڕەتدا چارەسەر بکرێت.